یعنی ئەوەی لە ڤیددیوە دەیبینی بۆ نمونە فڕۆکەی سەرۆکەکان لە جیهانە زۆر باسی شتی سەرنجڕاکێشی تیادا دەکرێت. دوو نمونەت بۆ یەرمۆ حەزەکەم باسی ئەوانم بۆ بکەی بەڕاستی فڕۆکەکەی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا ئێرفۆرس 1 وهروەها کرێملینی فڕی و ئەوەی پۆتین حەزەکەم باسی ئەم فڕۆکانم بۆ بکەی تایبەتمەندی ئەم فڕۆکانن یان ئەوەی دۆناڵد ترەمپەوەش ڤلادیمیر پۆتین. ئێستا تۆ ئەمریکا بەڵێ هەموو ئەمریکا چی تایە لە ناو ئەم فڕۆکەیە بە هەواگریتەوە مخابەراتەوە بە بەرگریەوە بە هەموویەوە بە دەریاتەوە لە ناو ئەم فڕۆکەیە هەموو کۆنتڕۆڵکردنی لێرەیە 3600 موشکی ئۆتۆمی لێرەوە کۆنتڕۆڵەکرێتن پاشترین ڕاداراتی دنیای تایە و هەرێکی نیهێنیە ناشی زانین باشترین بڵین شەڕی ئەلکترۆنی حربی ئەلکترۆنی لە ناو ئەم فڕۆکانەیە باشترین مەنزوماتی تەشویش لە جیهانە لە ناو ئەم فڕۆکانەیە هەموو جۆرە ستەمێکی تایە هەموو مانگی دەستکردی ئاسمان پێوەی بەستراوەتەوە بە هەموویەوە بە ئەتیساڵات بە سەربازیەوە بە هەموو جۆرێکی لەبەر ئەوە وڵاتێکە لە ئاسمانە وڵاتێکە لە ئاسمانە ئەوانەی لە ناوی لەگەڵ سەرۆکە باشە قیادەکانن ئەمانی کە کۆنتترۆلی مەسەڵەن موشکی ئۆتۆمیەکەن بالستیەکان دەریا حامیلاتی تائیرات هەموو پەیوەندیەکانی لە زەوی دابچڕێ نامێنێ فەرمان لە زەویەوە هەمووی بەمەوە ئابەچرێتەوە ئەمە ئەوەی زەوی هەمووی قفڵەکات فەرمان لە زەوی بدەی بە جەنێراڵە فلانتیش بکاتن پێی ناگاتن نای جەبەجێ ناکە ئللا لێرەوە شفرەکەی بۆ بێتن لەم فڕۆکانەوە ئەوەی پۆتینی شەروەها ئەوەی پۆتینەر کرێملینی فری و کرێملین کۆش کرێملینی فری سەرۆکایەتیە هەموو قیادە لە ناو ئەویەتی ئەگەر بڕێنەوە کۆن زمانی جۆرج بۆش 11 سپتەمبەر بە بەڵێ وڵاویستە باسیەوە بکە ینی گرنگ ئەوەندە گرنگ بوو لە ڕووداوەکانی 11 سپتەمبەرە جۆرج بۆشیان بردا ئاسمان لەوێ پارێزراوە بڕۆ ئۆتۆمی لە ئەمریکا بدە ئەو ڕۆی لە ئاسمانە لێوە کۆنتترۆلیەکە شەڕت لەگەڵا ئاکاتن پێویست ناکاتێت لە زەوی ئەمە جەنێرال کوژرا وەزارەتی بەرگری نەما ئامانە دەریان نەما کێشەی نییە لێەوە کۆنتترۆلیەکە لێنانەوە فەرمانەدا ئەوەندە کاریگەری و زۆر کاریگەریە زۆر هەتاکو بڵێ ئەمە تەوان سیستەمێکی تریشی لەگەڵایە تۆ نایبینی کە بە تەنیا بێ لە ئاسمانەوە ینی مانگی دەستکرد لە ئاسمان هەنێکی ئاسکەریە بۆمبی تایە لە ئاسمانەوە تێگەر مەسەڵەن رووسیا هەیەی ئەمریکا شەیەتی ئەوەش لەگەڵیا ئەخولێتەوە ئەی پارێزێتن بۆ نەکەی بیر بکەیتەوە لی نێزیک بیتەوە لی بدەیت و بیخیتە خوارەوە بۆ بە وڵاتانی تر ناکرێتن نەخاشە سەرۆکانی وڵاتە زلێزەکان ێستا ئەم جۆرە فڕۆکیان پێە بەڵێ چینی شێتی چینی شەیە بەڵێ هەیەی زۆر باشە کە چنە سەر ئەم فڕۆکانە فڕۆکەی ئەم سەرۆکانە کە چنە سەر وڵاتێک ێسا فڕۆکەی جەنگیش یاوەریانەکا لە تەنیشتیانەوە دەبینرێت ئەوە بۆ چییە؟ ئەو خۆی دوو حاڵەتە یەک بۆ نمونە ئەو ناوچەی بۆ ڕۆی ئێستا مەسەڵەن پۆتین کە چوو بەرەوە ئیمارات و ئەوانەیە بە ئێران ڕەدوو خۆی 35 ئەسی لەگەڵا بوو 6 دانەی لەگەڵا بوو بۆ ئەوە بڵین دادگای نێودەوڵەتی بڕیاری گرتنی پۆتینی دابوو بۆ ئەوەی بیپارێزێ لە ئاسمان بەڵام ئەوەی ترامپ مەسەڵەن کە هات بەرە و سعودیە و ئەوانە نەخێر ئەو فڕۆکە جەنگیانە پێشوازی لێکن ئەوە پێشوازی بۆ پێشوازی میێوانداریە فڕۆکەی جەنگی ئەبێ لەگەڵ یابێ تۆ حیساب بکەسە بۆ نمونە فڕۆکەیەکی سەرۆکی هاتە وڵاتی تۆوە فڕۆکەی جەنگی هەڵەسێ لەگەڵ یابێت پێشوازی لێکات تاکو لە سنووری وڵاتی تۆ دەرەچێتێتە وڵاتی دووەم ئەمانەکشێنەوە حەڤیزی لێکەنی ترە وڵاتە وەریەگرێتن ئە بۆ شێوازەیە ئەوە پێشوازی.